من 1930 تاتۆم پێوەیە لە نوکی پێمەوە هەتا ئاگا بمانم هەمووی تاتۆیە لە جوانترین شوێنە ناوی ئەوە نووسم. هیچ پیاوێکم وەکو ئەوە نەبینی پێشەوەی کە زواجی لەگەڵ بکەم، یعنی ئەوە کە کردی هەم باوەک بوو، برا بوو، باب بوو، یعنی هەموو شتێک بوو، هەموو شتێک بۆ من. هەر ئەوە ژوای کرد من ناوم بە کەسێکی جمێن فرۆش و کۆمەڵەشە دەرچێت، بەڵام ئێستا من لە شارێک پڕ لە ئەمن و ئاسایش. ئێستا من لە پایتەختم لە هەولێرم، شارێکی زۆر خۆشەویست، ئەمن و ئاسایشێکی جوانی تایە. بەجلی سپی هاتمەتە لای دڵنیاشم کە ئەو ئەمنێژێ، یعنی هەر بەجلی سپیش لە لای ئەوە ئەمرم. سپاس دەکەم بەخێر بێنێ خوا. ناسینی ئێمە ڕاستە لە ڕێی تیکتۆکەوە یەکتریمان ناسی ساڵانێک پێش ئێستا، بەزیتر لەم دوایە من لە سلێمانی دانیشتم پێشووتر تر هاتمە هەولێر، لێرە ئیشمە کرد، بەیەکەوەی کارمانە کرد و کارمانە بوو. ئیتر ئەم مانەوەمان بەیەکەوە وای کرد هەم کارەکەمان بکەین هەم جوانتر لە یەکتری تێبگەین. ئیتر کارگەی بەوەی کە ئەمیش وەکو خەڵکە احتیاجی یاسای زەواج بکەین و زەواجمان کرد و ئەم زەواجی ئێمەش کە لە ڕێ ئەم تیکتۆکەوە کردومان و دوێنێ کە من گواستنەوە هەر بە لایفەوە حەزم کشتێکی جیاواز بێت. ئەمڕۆ هەموو شتەکان بۆ بە تۆڕە کۆمەڵایەتیانە، تەعزیەیە، شاییە، شیوەنە، کورە شت کڕینە، داواکردنیشتە، هەموو شتێکەوە لاینگە. ئەوە مەشتان کردە سوپڕایس، یاین لە ناکاو بە لایف یەکسەر ڕادگەیاند کە هاوسەرگیری لەگەڵ خات و بێداران کردووە. بەڵێ حەزم کشتێکی جیاواز بێ و دوای من خۆم کە سوکاریشم دوور بوو لە هەڵەبجە، بەجددی حەزم نەکرد کارد ناردن بۆ ئەموو بۆ ئەو، چون من زۆر بڕام بە خزمایەتی ئەم شتانە نییە. بۆچی؟ ئەوەندە لەگەڵ خۆشی خەڵکانین. من لای خۆم وەکو خۆم خزم لای من زەربەی سفرە. ئێستا لەگەڵ بێداران وتە خزمی نزیکی کاویت. ئێمە ئەگەر هەردووکمان پێکەوە کەوەی کە لێکتری تێگەیشتوین بووینەتە برا و هاوڕێ و هاوسەر و هەموو کەسێکی یەکتری. باشە، ناوەکەت بۆ گۆڕیوە؟ ناوەکەی پێشووتر بەرە بە بێداران بوو ئەکاونتەکەی، حەزم کردەوە ناوە نەمێنێکردن بە ساڕێژی برینەکانی ڕیشە، چون من خۆم زۆر بریندارم. برینداری؟ زۆر بریندارم. بریندارەکە چی ئەگەر لە ڕێگەی پایتەختەوە پێ بڵێ؟ لە هەموو ڕوویەکەوە من بریندار بووم. قسەی خەڵک لە دەستدانی کەسێک کە پێشتر لە ژیانما بوو، بەڵام ئەم بووە ئەوە هۆیەوەی کە هەموو برینەکانی من ساڕێژ کات، بۆیە ناوەکەیم گۆڕی کردم بە ساڕێژی برینەکانی ڕیشە. پێک هاتون تاوە کێشتان نییە کە بدەی برینەکان ساڕێژ کرد؟ ساڕێژی کردووە. ساڕێژی کردووە؟ ساڕێژی کردووە. باش، نوێژمانای خۆی ئەو پەیوەندی کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵەتیەکان لەگەڵ کاکە ئەنجومان بەستاتە، تۆ چەند دڵخۆش بووی پێی؟ وڵڵا من وەکو ئافرەتێک دایمەن وام و تۆ واشەڵم لەوەتەی کە من ڕاستە لە دوورەوە ئەم ناسی، بەس لە نێزیکەوە وەکو ئەوەی کە ئێستا ئەیناسم ئەوانە مەناسی هەتا نەهات بە هەولێر. من خۆم بە خۆشبەختترین ئافرەتی سەرزەوی دادەنام، چون لە چوار پیاوی جیاواز، یعنی وەکو باوەک، برا، کوڕ، مێرد، هیچ پیاوێکم وەکو ئەوە نەبینی پێشەوەی کە زواجی لەگەڵ بکەم، یعنی ئەوە کە کردی هەم باوەک بوو، برا بوو، باب بوو، یعنی هەموو شتێک بوو، هەموو شتێک بۆ من. جگە سەری ئەنی لەسەری هەموو شێوە ڕازگۆیەکەی لە پاشانش کە بینم تاکە پیاوەکە بەو جۆرە لە تەمەنی خۆماڵ تەمەنێکم هەیە، ئیتر هەتا ئێستا پیاوم نەبینە بۆ جۆرە ڕێز لە ئافرەت بگرێ. ئەوەی ئەمویست لەوەی لە مێشکی مندا بوو، بەڕاستی پیاوێک بۆ ئەلکە لەوەی دادەی بینم. لە دوێنێوە ڕەخنەی زۆرتان لێ دەگیرە، دەمەوێت ئەو پرسیارە ئاڕاستەی جەنابەت بکەم. دەڵێن کە ئەم شێوازی هاوسەرگیریە تا سەر نابێ، قسە چیە لەسەر؟ واللهی جا نەکات تا ئێستا کە دڵها تا سەر نابێت. پێش ئێستاش چینێک دایانگوت بردوویەتی، چینێک دایانگوت ئەوە حرامی لەگەڵ یەکەن، چینێک دەگوت ئەوە غەدری لێ کردو، چینێک دایانگوت ئەوە خیانەتی کردو. بەس ئێمە هەموو شتەکانمان بە شەرح و بە قانونی و عرف و عادەتی کۆمەلگای وڵاتی خۆمان بووە کە کردومانە. هیچ شتێک تەسی لەمە نەکرد، هیچ شتێک ئێمەی نەوەستان، نەک ئێستا دەجاری تریش و دەجاری تریش و دەجاری تریش ئەو شتانە دووبارە بکرێتەوە، نەک 20,000 کەس، 30,000 کەس، 50,000 کەس، ملیۆنە هەزار کەس ئەو قسەیە بکات، ئەوە دەگەڕێتەوە یەکەمیان دەگەڕێتەوە سەر خۆمان، دووەمیشیان قەدەر. شێوازی لای ئەمن بەجلی سپی هاتمەتە لای دڵنیاشم کە ئەو ئەمنێژێ، چۆن یانی؟ یعنی هەر بەجلی سپیش لە لای ئەوە ئەمرم. بەجێی نایڵی یعنی ئەو ئاواتی دڵی زۆر کەسێکە، بەس من لە بەرخاتری ئەوان دەبمە ڕێگر و بەربەستێک
وەکو سپێدەڵان وەکو شوورێک باشە ناڵمە ئاواتە بێتە دی تۆ ئێستا ناوت بێدارانە یان ساڕێژە من ئێستا ساڕێژم بێداران نەما نا جاران بێدار بووم بەس ئێستانا ئێستا ساڕێژم ئێستا مەڵهەمی برینەکانی منە مەڵهەمی برینەکانی منە باشە مەرحەبی کوردیان باشترین چارەسەر بووم باشە بڕیاری لایڤەکە ئەوەی کە هاوسەرگیتە بە شێوەی لایڤ بوو و ڕەخنەتان لێگیرە و دەستخۆشیش هەبوو بەشێکیان بڕیاری تۆ بۆ این کاک ئەنجومەن بوو هەردووکمان بێکۆ بوون هەردووکمان بێکۆ بڕیارەماندا و هەردووکشمان بێکۆ ڕێیامان لەسەر شتێ بوو چاویشمان کۆمنتە ناشینەکانی نەبین تەنیا ئێمە ئینسانە جانەکانە بینین نازانم چەند ئینسانی ناشیر نییە من هەستەکەم هەم خودای گەورەم و هەموو کەسێکی بە جوان دروست کردەوە بەس دەگرێتەوە سەر کەسایەتی کەسەکان و هەر بنەماڵەیەک قوتابخانەیەکە بۆنەوەکەی خۆی ئەوانەش هەمویان وەکو یەک نین بەرزۆنزمی تیا لە ماڵێکە لەوانەی خراپی تیدابی و کەسێکی تێدا بێت کە بەریئترین کەسیش بێ لە قەومەکەی کە تێدا ئێمەش بە هەماشەوە دایمەنە وتومە ئەگەر خودای گەورە چێونە بینێ بەفری تێناکات ئێمە خوددا پێداوانێکین خودای گەورە بێ ئێمەدا ئەوەی ئێمە کردمان ئەگەر پێشی ئێمەش کرا بێت ئەگە پێیان ناشرین بێت ئێمە نەمان دەتوانین دوارێکەوە ئەگەر ئێمەش کردمان و کەسێک ناوی بیکات کە شتێکی ناشرنا ئێمە هەرو کەسە بووین کە ڕێزکەشکین بووین و تو سەرکەش بووین سەرکەشێکمان کرد ئینسانی جارێکم برێ لە دوێنێەوە بەچی دڵت تەنگ بووە والله تەنیا بە ئەوەی دڵم تەنگ بووە کە مردوویەکیان هێناوەتەوە یادی ئەوەی کە ئەوەی پێ ئازار دەدەن مردوویەک لە گۆڕێکە لە دوای 11 ساڵ هێناویتیانەوە زیندویان کردو لە کۆمنتەکاندا دێنن کەچی منێکی زیندوو کە دەزانن پیاوێک دڵ بە ئافرەتێکە خۆشە ئانەیە من لە دڵی ئەوە بمرێنن کە زیندویەکیشم دانەی بمرێنن کەچی مردوویەکە لە گۆڕستانەکانەوە 11 ساڵ بە وەفاوە لە سریە دانیشت دانەوێت بۆ ئازاری بدەن کەچی بە خۆیان خاوەن خێزان و خاوەن ناموسی خۆشیانن بەردەوام لەسەر خێزانەکانی خۆشیانە بەژنەکان و بە پیاوەکانیانەوە هەریەکە و دوان و سێیان و چوارم پەیوەندیشیان هەیە لەگەڵیەکە وەفادارنی لەگەڵیەکە کەچی دەیانەوێت وەفاکە ئەوە بشکێنن بە وەفای کەشکان دوێتی کەچی کەسێکە مردە و هەموو کەسیش کەسەکی لێ ئەمرێت و بەس لە دوای کەسە هیچی بەسەر ناوەتەوە کاک ئەنجومەن دەمەوێت بێمە لای جەنابەت پێشتر کە قسەیان بە جەنابەت دەگوت تۆ ڕەدفعلت هەبوو قسەت پێ دەگوتەوە ئێستا ئەوە نەماوە من بەوە ناسرااو بووم ئەگەر کۆمنتێکم بۆ بکرایە ئەگەر یەک جار قسەی ناشرینی پێ بوتایم 30 جار پێمەوتەوە بە دوای کۆمنتی شار بە شار چووم سجنیش کراوم بە دوای کۆمنت تا چووم بە دوای کەسەکە گەڕاوم هەر ئەوەی ژوای کرد من ناوم بە کەسێکی جمێن فرۆش و کۆمەڵەشە دەرچێ بەڵام ئێستا من لە شارێک پڕ لە ئەمن و ئاسایش لەکوێت ئێستا من لە پایتەختم لە هەولێرم شارێکی زۆر خۆشەویست ئەمن و ئاسایشێکی جوانی تایە ڕێز و احترامی تایە پێکەوە ژیانی تایە لە هەموو چین و توێژەکان لێرە جێی بۆتەوە و لێرە نیشتەجێن منیش وەکو کەسێک هاتوومەتە ئێرە سەیرەکەم ئەو هەموو ڕێز و احترامە لێمە گیرێ لەلایەن دەستگا ئەمنیەکان و هەروەها خەڵکی مەدەنیوە نامەوێت شتێک بکەم سومعەی خۆم بشکێنم و ڕوبەڕووی یاساییمەوە ئەوانی کە قسەی ناشرین و قسەی غەڵەت بەرامبەر بە منەکەن ئەوەڵەن من داومنێتە دەستخوا دووەمی جێڵم بۆ برایانی ئاسایش من ڕەتفعلم نابێت لەبەر حرمەتی ئەو حرمەتی کە لێم گیراوە لەم شارە ئەینا جوابم پێ جوابی و خەڵکە بمەوە زۆر بە کورتی ئەگەر دەبینم لەسەر سینگت نووسراوە باوەگیان تاتووی ساڕێژخان دەکەی من 1930 تاتۆم پێوەیە باشە 1930 تاتۆ لە نوکی پێمەوە هەتا ئاگا بمانم هەمووی تاتۆیە لە جوانترین شوێنە ناوی ئەوە نووسم هەر چۆن ناوی ئەکاوەندەکەی ساڕێژی برینەکانی ڕیشم هەمان شێوە ئەوی شەخەمە پاڵە بابێت 1932 باشە لە ڕێگەی پایتەخت میدیاوە کۆتا پەیامت چییە بۆ بینەرانی پایتەخت میدیا چاویان ماچەکەم تەمەند درێژ بن هیوام دڵخۆشی هەموو کەسێکە من یەک شتەڵێم لە کۆتاییە تۆ خوایە ئەوەندە قسە لەسەر خەڵک مەکەن کۆمنتی ئێوە بۆ باعیسی خوێن ڕشتنی خەڵک هەزاران ئافرەت کوژرا لەسەر کۆمنتیەوە هەزاران ژن تەلاق درا هەزاران کەس دڵشکاو بوو تۆ کەسەکە نازانی چییە کەسایەتی کەسەگەر بۆ معلوم نییە لە خۆتان و قسەی لەسەر مەکەن هەر بە بۆنێم ڕۆژە پیرۆزەوە و بە بۆنێ ئەو پەیام ئەو مایکە جوانەوە بۆ بۆنێ ئەو شارە خۆشەویستی شوکەتیام هەر کەس قسەی بە من و تۆ گردنی ئازابی وەک شیری دایکی گردنی هەمووان ئازاکەم نەوەڵە من گردنی هیچ کەسی ئازاراکەم بە کۆمنتێکیش بێ ئەسڵان
نیازای ناکەی ئەسڵن ئازا ناکەم چون بە شتێکت پێ بڵم ئێستا تۆ بەکوتی فەهمیت والله بە کورتێکەرە ئەوەندەیان پێ دەڵم لەکم دینکم وەلێ دینی ئێوە دینی خۆتان بۆ خۆتان و ئێمنیش بۆ خۆم هەرچیەکەی هەم بازەکەی خۆم دامەتەوە خۆمیش ئەیدەم ئێوەش خۆتان و کۆمنتەکانتان بۆ قیامەت هەڵتان دەگرن مەسە تای تێراز و گردنتان ئازانە بێ دەستان خۆش بێ و خۆی گەورە ساخ و سەلامەتان کە وەژیانێکی بەختەوەر پێکەوە بەناوی پایتەختمیدا پیرۆزبایتان چاومان خێر بن سەر هەردوو چاومە خێر بن یاخۆ